ئەمە نمونەیەک بهێنمەوە کە جارێک لە جارەکان لە سوۆشیال میدیا بینیم کە کوڕێکی کورد بە دایکی ئەڵێ دایە ئەگەر من کوژرا بە دەستی تورک هەرگیز بۆم نەگری چکە ئەوانە هەنەوێت تۆ بگرێنن دایکی ئەڵە من لەو ڕۆژەوە هەتا ئێستاش لە دڵما ئازارێکی زۆرم کۆ کردێتەوە بەڵام یەک فرمێسکیشم ناڕشتووە لەبەرەوەی کوڕەکەم ئەوە کۆتا داواکاری بوو لە من کە کردی بینین دایک چەند سام و چەند کاریگەری هەیە لەبەرەوەی بەخێوکەری منداڵیشە ڕۆڵێکی زۆر گرنگە بۆ ئافرەت کە بتوانێت منداڵەکان لەسەر ئەو پەروەردە بکە بە هەڵوێست بن خاوەن بیر و فکرێکی ئازاد بن بۆیە ڕۆڵێکی زۆر گرنگ و زیاترە لەسەر شانی ئافرەت کە ئەوە بکات و هەروەها هەڵوێستی هەبێت لەبەرەوەی دڵنیام ئەگەر ئافرەت هەڵوێستی هەبێت لە هەر بوارێکا بێت زۆر سەرکەوتوانەترە بێت چکە بوێرێک دەرەکەوێت کە پێشتر لەو کۆمەلگایان نەبووە بۆیە زۆر گرنگە ئافرەت هەڵوێستی هەبێت دەربارەی هەموو شتێک بەتایبەت دەربارەی ئەم داگیرکاری کەڕ و ئەدات. تورکیای فاشیزم لەوەتەی هەبووە ئەگەر سەری مێژووی دەسەڵاتی بکەین هەمیشە ویستوەتی ئەو خاکانە دیاری بکات کە هی خۆی نین بەڵام بی خۆی زانین. لە سەردەمی عوسمانیەکانە ئەمە بەڕوونی دیارە و تەنان لە سەردەمی کەمال ئەتاتورکیش کە وای کرد لە تورکیا کە زیاتر بەخۆیان بنازێت تەنانەت گەیاندی ئەوەی کە بڵێ مرۆڤی باڵا لە لای نیچە مرۆڤی تورکە هیچ نەسلێکی تر نییە کە لەو باڵاتر بێت یاخود باشتر بێت ئەو باشترین جۆری مرۆڤە. ئەمانە هەمووی بۆمان دەرئەخات کە تورکیا ئامانجی چییە؟ تورکیا هەمیشە ئامانجی ئەوە بووە کە شوێنەکانی تر دیاری بکات کە بەهی خۆی زانیون. هەمیشە کوردستان لە کێشمەکێشمی نێوان چوار پارچە بوو نابووە بەڵام یەکێک لەو پارچانە کە باکووری کوردستان لەلایەن تورکیاوە داگیرکراوە یەکێکە لەو پارچانە کە هیچ ئازادێکی نییە چکە تورکیای فاشیست بە شێوەی خۆی ئەوێ کورد بتوێنێتەوە هەمیشە ئەڵێ شتێک نییە بە ناوی کورد ئەمەش ڕوونا کە لە ئێستاە هێرشەکانی چرتر کردوەوە بۆ باشووری کوردستانیش چکە باشووری کوردستانیش بە زەوی خۆی ئەزانێت تەنها باکوور نا. هەروەک لەم چەند ڕۆژی ڕابردووە کە بینیمان تورکیا دەستی کرد بە خاڵپورکردنی ناوچە سنووریەکان و بڕینەوەی دارەکان ئەمە سیاسەتێکی تری تازەی تورکیا بوو هەناسەی ناوچە سنووریەکانیش بگرێت پێیان بڵێت تۆ ئیتر تۆی کورد ناتوانانی هەناسە بدەیت. بەم شێوەیە لەگەڵ بڕینەوەی دارەکان و فرۆشتنی دارەکان کە داری باشن و بۆ کوردستان زۆر پێویست بوون زیاتر و زیاتر هاتە ناو سنووری باشووری کوردستان و بازگەی سەربازی تیادا دروست کردووە ئەو ناوچانە بەهی خۆی زانێ بۆ زۆر ئاسایە بەلایەوە کە بێتە ناوە دارەکانی ببڕێتەوە بەڵام لەمە کارە سادبارتر و لەمە ناخۆشتر ئەوەیە کە هەڵوێستێکی وەها گرنگمان نەبینێ لە باشووری کوردستانەوە بەتایبەت لەلایەن پارتە سیاسیەکانەوە کە خۆیان بە پارێزەری وڵات ئەزانن کە ئێمە خۆمان بینیمان کە ساڵی پێشوو هەندێک تۆپباران کرا لە ناوچەی دەرسیم فەڵەستینێکێک بوو لە وڵاتانی کە پشتگیری تورکیای کردنەوە کوردستان کە لە ڕاستیە ئەوە داگیرکرا بەڵام خەڵکی کوردستان هاتن پاڵپشتی فەڵەستینیان کرد بەڵام بەداخەوە ئەو پاڵپشتەی بۆ فەڵەستین کرا بۆ ئۆبداربردنەوەی ناوچە سنووریەکان نەکرا کە ئەمە زیان لە خۆی ئەدا هەمیشە کورد ئەو هەڵوێستەی هەبووە بەرامبەر بە گەلانی تر ئەو هەڵوێستەی بەرامبەر بەخۆی هەبووە ڕەنگە شتەکان بەم شێوەیە نەبوونە. دەنگی سەرۆکاتیەکانی هەرێم و لایەنە سیاسیەکان بێدەنگی ئەوان ئەوە دەرەخات کە گوایە ئەو جێگانە فرۆشرا بە دەوڵەتی تورکیا کامە خۆی کارەساتێکی تەواو گەورەترە لەوەی کە دەوڵەتی تورکیا هەستاوە بە ئەنجامدانی کاڵانکردن و وێرانکردنی ئەو ناوچە سنووریانە هەروەها ئێمە دەزانین کە دەوڵەتی تورکیا ئەمە ئیشی یەکەمین جاری نییە و لە پێشترا بەردەوام هەوڵی کاولکاری و وێرانکاری داوە ئەمە بەدەر لەوەی کە تاڵانکاری وێرانکاری بەرامبەر بە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان داگیرکاریەکی شەکە حکوومەتی تورکیا بەرامبەر بە کوردستان دەیکات ئەبێ ئێمە ئەوە بزانین کە دەوڵەتی تورکیا ئەوەی هەیە کە دەیەوێت ناوچە کوردەکان داگیر بکات دەیەوێت کوردستانی باشوور داگیر بکات ئەمە ئەبێ لەوە دڵنیابین کە حکوومەتی تورکیا ئامانجی سەرەکی ئەوەیە. هەروەها یەکێکی تر لە ئامانجەکانی دەوڵەتی تورکیا زیندووکردنەوەی خەونی فەرمانڕەوایی عوسمانیە کە بێگومان ئەو لە پێشترا هەوڵی ئەوە دراوەکە کوردستانی باشوور داگیر بکرێەوە لەلایەن دەوڵەتی تورکیا شۆ لە ئێستاشە
بێگومان و ئایدۆلۆژیایی هەیە و ڕاوبۆچوونەی هەیە کە هەوڵی ئەوە بدات کوردستانی باشوور داگیر بکات بەڕاستی ئەو ڕووداوە نەخوازراوانی کە لە ناوچە سنوورەکان ڕوودەدات لەلایەن وڵاتانی دراوسێەوە هیچ مای قبولکردن نییە و هەروەها بێدەنگی حکوومەتیش ئەوە گەێنێ کە یاخۆی دەستی لەگەڵیان تێکەڵە یاخود ئەو ناوچانی فرۆشتۆ بەوان و بەدەر لەوەی جگە لە ناوچە سنوورەکان وەکو دەبینین 2 هەفتە بەر لە ئێستا ناوچەی گەڵاڵە کە سەر بە شارباژێرە تۆباران کراوە لەلایەن حکوومەتی تورکیاوە یاخود ئەوەی کە هەر نەنگ لە ناوچە سنوورەکان بەڵکو لە ناوەندی باشووریش چەنەها دەستدرێژی کردووەتە سەر ناوچەکان دەوڵەتی تورکیا کە ئەمانە ئەگەڕێنەوە بۆ ئەوەی کە دەوڵەتی تورکیا ئەوەی کە کوردستانی باشوور داگیر بکە ئەوێت ئەو خەونی فەرمانڕەوای عوسمانی زیندوو بکاتەوە کاتێکە لایەنە سیاسیەکان سەرۆکاتەکانی هەرێم بێدەنگ بوون لەم پرسە ئەوە باردۆخەکە لەمە نەخوازراوتر ئەبێ بەڵکو بگرەپە لە هاوێشێ بۆ شتی زیاتر وەکو ئەڵەن تورکیا ڕۆژانە بە بڕی 450 تەن جار دەبڕێتەوە ئەمە شتێکی زۆر زۆرە ینی کارەساتێکی زۆر گەورەیە کە ئەکرێ بەرامبەر بە کورد هەروەها ئەو جێگانەی کە تورکیا دارەکانی لێ بڕیوەتەوە ئەو جێگانی ئێستا لە کرۆ بە ڕێگەوبان و هەروەها بنکی سەربازی تیادا دروست کردووە کەمە کارەساتە بۆ ئێمە کە ناوچە سنوورەکانی یاخود وڵاتی ئێمە لەلایەن دەوڵەتی تورکیاوە کراوە بە بنکەی سەربازی و هەروەها بنکە سەربازیانەش لە دژی خۆمان بەکارێنێتەوە بەڵێ دەبێت خەڵکی کوردستان تاک بە تاکی هەرێمی کوردستان هەڵویستیان هەبێت سەبارەت بەم داگیرکاری و کاولکاری کە دەوڵەتی تورکیا بەرامبەر بە کوردستان دەیکات لەوانە بە تایبەت ئافرەتەکان کە دەبێت هەڵوێستیان هەبێت بەڕای من پێویستە کە هەرێکێک لە ئێمە هەڵوێستێکی هەبێ و ئێمە دەبێت دەست لەلایەنە سیاسەکان بشوین دەست لە سەرۆکاتەکانی هەرێم بشوین کە بێدەنگن لەم پرسانە بێدەنگن هیچ هەڵوێستێکیانە بۆیە پێویستە ئێمە ڕۆشنبیرانی ئەم وڵاتە تاک بە تاکی ئەم وڵاتە هەروەها بە تایبەت لەوانە خانمەکان ژنان ئەبێت هەڵوێستیان هەبێ لەم پرسانەدا بتوانین کارێک بکەین لە گەلانی دنیا تێبگەێنین کە ئێمە دژی دەوڵەتی تورکیا ناڕزاییمان هەیە بەرامبەر بە دەوڵەتی تورکیا کاتێک کە ئەو داگیرکاری ئەکات هەروەکو چۆن ساڵی پار هێرشی کرد بۆ سەر دەرسیم ئەو بوو ماوەیەکی زۆر بایکۆتی کاڵای تورکیا کرا کە ئەمە کارێکی زۆر باش بوو بەرامبەر بە تورکیا کرا لەلایەن کوردی باشوورەوە